چیرۆکی ئەو پاشایەی وەک بەرچایی دەیان خوارد. هەبوو نەبوو لە هیندستان دوو پاشا هەبوو کە لەم لاولای چیایەک دەژیان. ناویان ڤیکرام پاشا و کاران پاشا بوو. ڤیکرام پاشا میهرەبانترین و بەخشندەترین پاشا بوو. خەڵکەکەشی هەموو خۆشیان دەویست. کاران پاشا زۆر حەسوودی پێدەبر، هەر بۆیە هەموو بەیانیەک سەدان لیرەی زێڕی بەسەر خەڵکی هەژارە باران. کەس تێنەدەگەیشت چۆن نەتوانێ ئەو هەموو زێڕە ببەخشێ. ڕۆژ لە دوای ڕۆژیش بەردەوام بێ. شتی وا مەحاڵ بوو ئەگەر بە جادوو نەبێ. دیار بوو کاران پاشا نهێنیەکی هەبوو. هەموو ڕۆژێ بەر لە هەموو کەسێ لە خەو هەڵەسا و بە چیاکەدا سەرەکەوت. دەگەیشتە دەوارێک کە جادوگەرێکی کوێری تیاژیە. کاران پاشا کە دەگەیشتە ئەوێ ئەچووە ناو مەنجەڵێکی گەورەوە. جادوگەرەکە دەیکوڵان. ئەنجا جادوگەرەکە وەک خۆراکی بەیانیانەی خوارد. ئێسقانەکانی تەواو ئەلێسایەوە. پاشان چەند ئەفسونێکی دەخوێنێت. کاران پاشا دیسانەوە دەگەڕایەوە دۆخی جاران. ئەمجا جادوگەرەکە شەبقە ئەفسوناویەکەی دەتەکان. سەدان لیرەی زێڕی لێدەباران. کەس ئاگای لەو شتە نەبوو چونکە کاران پاشا هەر وەکو خۆی بوو. سەرەڕای ئەوەی کە جادوگەرەکە هەموو بەیانیەک دەی خوارد. بەڵام ئەگەر خەڵک یەک تۆس قوڵتر سەرنجیان بدا، ڕەنگە دەرکیان بەوە کردبا کە شتێکی تێدا گۆڕاوە. هەموو جارێک کە جادوگەرەکە دەی خوار، دڵی پاشا بچووکتر دەبەوە. بۆیە هەرچەندە بەڕواڵەت هیچ عیبی نەبوو، کاران پاشا لە ناوەوە خەمناکتر و نەگریستر دەبوو. ڕۆژێ بڕێکەوت دوو قاس بەسەر شارەکەی کاران پاشادا فڕین. سەروەری بۆ ڤیکرام پاشا بە گۆرانی ئەمەیانەوت. بەڕاستی بەخشندەترین پاشایە لە جیهاندا. کاران پاشا کە گوێی لەمە بوو تووڕە بوو، فەرمانیدا بە سەربازەکانی قازەکان بگرن و لە قەفەزێکیان تۆن بکەن. تاکو چیتر کەس گوێی لە گۆرانیەکەیان نەبێ. بەڵام یەکێ لە دوو قازەکە دەرباز بوو، خۆی گەیاندە مەملەکەتەکەی ڤیکرام پاشا. تکایە فریاکەوە، کاران پاشا مێردەکەمی لە ناو قەفەز بند کردووە. ڤیکرام پاشا بەم هەواڵە تووشی شۆک بوو. بڕیاریدا یارمەتی ئەو قازە بەستە زمانە بدا. بۆیە خۆی کرد بە سوالکەر و بەرەو مەملەکەتی کاران پاشا بەڕێکەوت. کە گەیشتە ئەوێ بینی کاران پاشا سەدان لیرەی زێڕ دەبەخشێتەوە. ڤیکرام بیری کردەوە شتێکی سیر لە گۆڕێدایە. بۆیە بڕیاریدا شەوان نەنوێت، چاودێری کۆشکی پاشا بکە بزانێت چییە گوزەرێ. هەروە بوو بەر لە کازیوە بینی کاران پاشا بەدزیەوە بە دەرکەوت و بە چیاکەیە هەڵزنا. ڤیکرام پاشا زۆر حەبەسا بوو. کاتێک کە بینی چۆن کاران پاشا لێنرا و کرا بە خۆراکی بەیانی و ئەنجا لیرە زێڕەکانی پێدرا. ڤیکرام پاشا بەردەوام بیریە کردەوە. لە کۆتاییدا نەخشەیەکی دانا. هەر ئەو ڕۆژە چەند بەهاراتێکی بەتامی لە بازار کڕی. بۆ سبەینێ خۆی گەیاندە دەواری جادوگەرەکە. بەر لەوەی کاران پاشا بگات. کاتێگەیشتە ئەوێ بەهاراتەکەی بەسەر هەموو جەستەیدا کرد. پاشان بازیدایە ناو مەنجەڵەکەوە. چونکە جادوگەرەکە نابینابوو، نەی دەزانی ئەمە پاشایەکی ترە. بەڵام هیچ کێشەیەکی لەگەڵ بۆنەکەدا نەبوو. نەیشیەزانی بۆنی خۆراکی ئەو بەیانیە بۆ ئەوەندە خۆشە. پاشای بە تام و چێژەوە هەڵلوشی. ئەنجا وشە ئەفسوناویەکەی وت. پاشا ڤیکرام ساغ و سەلامەت وەکو جارانی لێ هاتەوە. خواردنەکەی ئەم بەیانیەت بەدڵ بوو؟ ڤیکرام پاشا پرسیاری کرد. ئۆ بەڵێ، جادوگەرەکە وتی. من ئەتوانم هەموو بەیانیەک بەم شێوەیە خۆم بە تام و چێژ بکەم ئەگەر لە پاداشتی ئەوەدا شەبقە ئەفسوناویەکەتم بدەیتێ. کاتێک کاران پاشا گەیشتە جێگەی جادوگەرەکە زۆر تووڕە بوو کە بینی جادوگەرەکە تەواو تێرە. شەبقەکەیش دیار نییە. بەڵام چی پێدەکرا؟ گەڕایەوە بۆ کۆشکەکەی کە خەڵکێکی زۆر بەخرۆشەوە چاوەڕێی بەخشینەوەی زێڕیانە کرد.
بەڵام ئەم بەیانیە هیچی پێنەبوو بیانداتێ. بمبەخشن، ڤیکرام پاشا وتی، وابزانم تۆ بە دوای ئەم شەپقەیەدا ئەگەڕێی. تۆ کێیت؟ کاران پاشا پرسیاری کرد. چیتەوێ؟ من ڤیکرام پاشام، وەڵامی دایەوە. ئەو قازەی کە بەندت کردووە هاوڕێمە. شادم بەوەی کە شەپقە ئەفسوناویەکەت پێ ببەخشم، بەڵام بەرامبەر بەوە داوا دەکەم هاوڕێکەم ئازاد بکەی. باڵندەکان ڕاستیان کرد. من خۆپەرستم کە ڕێگەمدا بخورێم تەنیا بۆ ئەوەی زێڕم دەست بکەوێت و خەڵکی خۆشیان بوێم. بەڵام تۆ ئامادە بوویت بخورێیت و زێڕێکی زۆرم بدەیتێ تەنها بۆ ئەوەی باڵندەیەک ئازاد بکەی. بەڕاستی تۆ بەخشندەترین پاشایت. پاشان کاران پاشا قازەکەی لە قەفەس ئازاد کرد. لەو ساتەوە هەردوو پاشا بوون بە باشترین هاوڕێی یەک.